خۆمان بە بەشێکی سەرەکی پەروەردە و خەمخۆری پرۆسەی خوێندن دەزانین لەبەر گرنگی ڕۆڵی مامۆستایانی وانەبێژ پاش دانانی مامۆستایانی وانەبێژ پەروەردە کەوتۆتە سەر ڕێڕەوی ڕاستەقینەی خۆی ئەمەش داواکاریەکانمانە. یەکەم، دامەزراندنی وانەبێژان بە هەمیشەیی و بێجیاوازیکردن. دووهەم، هەژمارکردنی 8 ساڵانی وانەبێژ بە خزمەت. داواکاری کێشەکانی وانەبێژ ئەمانەی خوارەوەن. کێشە و داواکاری ئێمە تەنها و تەنها دامەزراندنە. نامانەوێ هەمیشە دڵمان لە مشتمان بێ. نامانەوێت ئەمانەوێت وەکو مامۆستای میلاک حیسابمان بۆ بکرێت. ئێمە زۆرێک لە مامۆستایانی وانەبێژ ئەو پارەیە وەری دەگرێت بەشی کرێی ڕێگە ناکات، بەشی کرێی خانوو ناکات. ئەوەی مامۆستایانی وانەبێژ قبوڵی دەکات هیچ مرۆڤێک لەسەر گۆی ئەم جیهانە قبوڵی ناکات. هەر سەرەڕای ئەوەی زۆربەی معاناتی مامۆستایانی وانەبێژ بەڵام ئەوان بە دڵسۆزترین شێوە هەڵساون بە جێبەجێکردنی ئەرکەکانی و سەرشانی خۆیان. ئەگەر مامۆستایانی میلاک باشترن ئێمە دڵنیابن وانەبێژ زۆر لەوان باشترە.